سڵاو ڕێز بۆ تۆ بینەرانی بەڕێز کاوەی جاهدم دەرهێنەری کورتە فیلمی جوان خەڵک سنەی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەمجار ئەوەڵ جارە کە من لە فستیواڵی کوردی لەندەنا بەشداری یەکەم و ئەمە فرە پێم خۆش بوو کە تانیم لە جەشنوارەی کوردیە فیلمەکەم نمایش بدرگی. دوو جۆر نەزەر و ڕای هەست لەسەر ناوەڕۆکی ئەم فیلمە کە لەسەر بەڵگەی سڵامەتە بەرگەی سالمیە لە بین پیاگ و ژنە ئەرێ نا لە بین کەنیشک و کوڕا ئەرێ نا شتێک بەینابینێ ئەریۆنە وجودی نییە کە بێژیت ئەمەسە یا ئەوەسە بێ لە بینەم دوانادانێت نا گشتی یاژێ ئەرێ من موافقم کە ئەشێ ئەمە تفاقە بوێت ئەم ڕسمەیەکەوە لە قەدیمەوە بووگە لە قەیمەوە بوومانەوە ئیسا فقط جۆرەکەی ئاوەز بووگە فەرقی فرێ نەکردگە سریک بە قەتعیەتەوە ژن ناوێ بوێت سریکە ژن ئەشێ بوێت و ئەم چتا بوو بەبایسەوەی کە من لە ناو خەڵکەکەمان لە ناو مردمە ئەم چتمە ئەدی بۆ سریکی بوو بە مشکڵگەلێک فرفرە گەورە و ئەمە زەهنمی دەرگیر کرد و کارێکی کرد کە من بڕم بەرەوە ئەم سمت و سووە کە بتانم ئیدێک کە ئەم ئیدە بوو بێرمی تەبدیلیکەین بە تەرح وەتەک کاکە عەماد ئفتخاریە بە یەکەوە بینووسین و لە ئاخرە و سازی بکەین. نەمەزانی بۆت ئەو نەمۆهێمە ڕسمە ڕسمە ئەری ڕسمە تا بووگارەمە بووگە دوێکە بە جۆرە ئیمڕۆ بە جۆرە شای جۆرگەلی تریش بێت حەق خۆمە. ئەگەر وەکو جەشنوارە یا فستیواڵێکی کوردی بێژین کە لە کوردستانی ئێرانە هەر ساڵە بڕێتە بەرەو نە نیسمان فستیواڵێکمان هەیە فستیواڵی ژیار بەڵام فستیواڵە هەر ساڵە بەرگوزار نابێت بە بۆن سریک مشکلەیەکە هەیە بەڵام لە ئێرانە جەشنوارەی فیلم کۆتای تارانمان هەیە فستیواڵی فیلم کۆتای تاران هەمیشە مشکل هەیە بۆ فیلم سازگەلی کوردە فیلم دەرهێنەرگەلی کوردە فیلم هەمیشە مشکل هەیە مشکلاتی مادی هەیە مشکلاتی پارەپول کەمە زۆر نییە و ناتوانانی ئەو شتێکەوە لە زەهن تا لە بیر و باوەڕتا هەیە بۆ ئەوەی کە بتوانانی کە ئەم فیلمتە ساز بکەیت لە نەهایە تا ئەبینی ئەوە ناکرێت بەتایبەت بۆ بەشی فەنی وەکو کامێرا وەکو لایت وەکو زۆر شتگەلتر ئەم مشکلانە هەر هەیە بەتایبەت لە شارستانەکانە فرەتر وە کەسکلێکیش وە مستەقل کارەکەن و فیلم سازگەلی ئیندیپندنت ئەمانە ئەو مشکلەیانە هەیە و ناتوانن بە ئەو جۆرەیەکەوە لە سینەمای حرفەیە ئەو پرۆفشناڵە کارەکردێت بتوانی کە تۆ توە ئەو ئیمکاناتە و ئەو تەجهیزاتە ببێت. ئەمە مشکلێکە وەلێ بەتایبەت بۆ فیلمی جوان کە فیلمی جوانیش هەر وەکو باقی فیلم کوردە فیلمەکانە لە نەزەری ئەو مشکلایە مادیەوە وەلێکی وەکو مشکلێکی کە بوو مشکلی لوکیشنەکە بوو کە زۆر سەخت بوو و بە سەختی تانیمان لوکیشنەکە پیا بکەین و لوکیشنێکی خاڵی لوکیشنێکی کۆن و ئەم لوکیشنە کامەڵ دروست کرا و سەحنەوە هەرچی شتیە دروست کرا کتێب بخوێنن فیلم ساز بکەن فیلم ساز بکەن و فیلم ساز بکەن ئەگەر پرۆدیوسرتان نییە بۆ ئەوەی کە بتوانن لە ئیمکاناتێکی باشتان بێت ئەوامەڵێکی باش و حرفەی بێرن پرۆفشناڵ بێرن کێشە نییە بە کەمەراگەلی ماڵەوە ئەوەی کەوا لە ماڵە هەستان ئەوەی کەوا برادرتان هەیەی ئەوەی کەوا دۆستان هەیەی ئەوانە بیتێرن و بە ئەوانە تەک برادرەکانتانە دابنیشن فیلمەکانتان ساز بکەن فیلم ساز بکەن هیچ کێشەیەکی نییە لە ئەوەڵەوە کە بە حەتم ئەبێت هەرچی شتا پرۆفشناڵ بێت هیچ کێشەیەکی نییە هیچێک نییە حتا کەمێرای لە ماڵەوە هیچ کەسێک نیەسی هیچ برادرێکتان نیەسی کێشەی نییە بە مۆبایلەکەتان فیلم ساز بکەن بەڵام فیلم ساز بکەن ئەو نە فیلم ساز بکەن کە تێ ئەگەین لە فیلم سازکردن و دوجار هەر ئەم فیلمە مۆبایلیانە هەر ئەم فیلمانەیەکەوە ئێوە تەک برادرەکانتان و تەک دۆستەکانتانە فیلمەکانتان ساز کردووە ئەوێت بە پشتوانێکی قورس و قایم بۆ فیلمگەلێک کە ئەو ئانە پرۆدیوسر پشتی فیلمەکەتان وەتانن فیلمگەلی بە پرۆداکشنگەلی بانەوە دروست بکەن
بەڵام تەنیا یەک کار ئەگەر ئەتوانن کتێب بخوێنن و فیلم سازکەن فیلم سازکەن شش مانگ لەمەو پێش بەر لە کۆرۆنا لە پری پرۆداکشنی کوردە فیلمە جەدیدەکەما بووم وەلێ بەبوون کۆرۆنا و کەفتە دواوە کارەکە و تا ئیسیش نەکریاگە کاری بکەم و ئومیدوارم کە بتانم تا ئاخر ئیمساڵ بتانم دروستی بکەم و سازی بکەم ئەم فیلمە کورتە فیلمێکە لەسەر ڕەوابەت بین بنیامەکان خەریکە قساکات هەر وەک باقی کوردە فیلمەکان وەک ژوان وەک بەشێک لە بەش و وەک سەمەر قسەی کارەکە لەسەر ارتباتی بینی بنیامەکانە باوکێک لەتە کوڕەکەیە باوکی لەتە کەنیشکێتە کوڕەکەیە و ئەمانە گشتیان ارتباتێکە لە تەک دایکیانە کە مەوزوع ئەسلیەکە و وەزیێتە ئەسلیەکە بحرانێکە کە بەبوون دایکەکە و پێشهاتکە بۆیان و لەسەر ئەوە کارکریاگە فیلمنامەکەی ئامادەست و بزانین هەر وەختێکە وەزیەت کۆرۆنا باشتر بێت و بکرێت ئەوامڵ ببێتە ناو لۆکیشن چونکە لۆکیشنەکەش لۆکیشنێ مەحدودە کۆلن دوو لۆکیشنی هەست فیلمەکە و کل ئەوامڵەکەشی لە یەک شوێنە بن و زۆر خەتەرناکە بۆ ئەوامڵەکان بۆ کۆرۆنا بەبوونەوە خستمانە دووەوە تا وەزیەت کۆرۆنایی یا باشتر بێت واکسینەی بێت هەر شتێکی بێت یا ئەوەی کە بەشدەت کەمەوە بێتەوە کە بتوانین کاری بکەین و ڕێسکی نەخۆشکردنی باقی ئەوامڵمان نەبێت و ئەوەی کە کەسکەلێک بێن و خەتەریان بۆ پێش بێت جوان گیان